لەمە دوای کێڵگە کشتتوکاڵیەکان لە کوردستاندا لەلایەن دەرچوانی کۆلێجە کشتتوکاڵیەکانەوە سەرپەرشتی دەکرێن. ئەمە ئەو بڕیارەی وەزارەتی کشتتوکاڵە کە بەهۆیەوە 5,000 هەلی کار بۆ ئەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان دەڕەخسێنێت. لە کاتێکدا دەزانی ساڵانێکە دامەزراندن بۆ هەموو بەشەکانی زانکۆ و پەیمانگاکان ڕایگیراوە، بەڵام بڕیاردان لەسەر دامەزراندنی بەشە دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان بەتایبەت چون بەڕاستی ئێمەی دەرچوانی بەشە کشتتوکاڵەکان بێهیوا بووین لە دامەزراندنمان نەک لە ئێستادا بەڵکو لە داهاتوشدا، بۆیە ئەم بڕیارە ئەو هیوای بۆمان گەڕاندەوە کە بڵین 16 ساڵی خوێندنمان بە فیڕۆ نەچوو. بەڕای من هەنگاوی گرنگە لەلایەن حکوومەتی هەرێمەوە بۆ بەرێبەرچوونی کارتی کشتتوکاڵ، هەروە بە بەرچوونی وڵاتی، چونکە کەسانێک کە لە پسپۆڕی خۆیانن دائەمەزرێن، لەگەڵ ئەوەش بەرچاوڕوونێکی زیاترە بۆی خوێندکار لەگەڵ تەواوکردنی خوێندنی بزانێت دائەمەزرێت. ئەمەش هەلێکی گرنگە بۆی خوێندکار زیاتر گرنگی بە ئەوە بدات لە بەشە کشتتوکاڵەکان وەربگیرێت. ئەم بڕیارە جگە لەوەی هەلی کار بۆ گەنجان و دەرچوان دەڕەخسێنێت، هۆکاریشە بۆ بایەختان بە کشتتوکاڵ و پرۆسەی خوێندنی ئەکادیمی کشتتوکاڵی کە ساڵانێکە لە هەرێمدا بەرەو پاشەکشە ڕۆیشتووە. ئەمە کاریگەریەکی پۆزتیڤی هەیە لەسەر خواستی خوێندکار بۆ ئەوەی کەوا بتوانێت تەقدیمکە بۆ کۆلێجی کشتتوکاڵی زانکۆکانی کوردستان. ئەمە شوایە کاکەوە ئاستی زانستی و ئاستی بەرەو پێش و ئاستی معرفی کۆلێجەکە بەرەو پێشتر بڕۆ بەرەو باشتر بڕوە، هەروەهاشە هەلی کار بۆ خوێندکار دەرچوانی کۆلێجی کشتتوکاڵەکە زیاترە کاتەوە. کێڵگە کشتتوکاڵی و پەلەوەریەکان لە دوای ئەم بڕیارەوە جگە لە خاوەن کاری خۆیان سەرپەرشتیارێکیشیان دەبێت کە ئەندازیاری کشتتوکاڵیە. وەک کەسانی ئەکادیمی دەڵێن، ئەمە کاریگەری لەسەر گەشەکردنی کشتتوکاڵ دەبێت و گرفتی هەلی کاری دەرچوانی ئەم بەشەش چارەسەر دەکات. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.